بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا برزو پیروزو پاکو بلند او ذاتی که قرآنی دابزاندوا تا ببیت جا کروی راست و ناراست بو سربندی خوی محمد تا ببیت هوشیار کرو و بیدار کروی دانشتوانی جهان لهم و سردمک دا الذي له ملك السماوات والأرض ولم يتخذ ولدا ولم يكن له شريك في الملك وخلق كل شيء فقدره تقديرا او ذاتی که همو آسمانکان و زوی ملچی او هر او خاونیانا کسیشی نکردو برولی خویو کسی نکردو بشریک و هاو باش لمودای ملک و دصلاتی دا همو شتیشی دروس کردو با انداز و قبار و شیو و تام و بون و رنگ و جیوازی همه جور هتا دوای نقشه ریکو پیچی بو همو شتیک داناوا بشیویک که پیوستکانی آدمی زاد دابین بکنو لخزمتی دابن واتخذوا من دونه آلهة لا يخلقون شيئا وهم يخلقون ولا يملكون لأنفسهم ضرا ولا نفعا ولا يملكون موتا ولا حياة ولا نشورا کەچی هاوڵگەران لە جیاتی ئەو زاتە شتانێکی تریان کردووە بە خودای خۆیان کە هیچ دروست ناکەن و هیچیان پێبەدی ناهێنرێت بەڵکو خۆیان دروست دەکرێن تەنانەت ناتوانن سوودێک یا زەرێک بە خۆیان بگێنن هەروەها نەمردنیان بەدەستە نەژیان نەزندوو کردنەوە وقال الذين كفروا إن هذا إلا إفك افتراه وأعانه عليه قوم آخرون فقد جاءوا ظلما وزورا ئەوانەی بێباوەڕبوون وتویانە ئەم قورئانە درۆیەک نەبێت کە محەممەد خۆی هەڵی بەستووە شتێکی تر نییە کەسانی تریش یارمەتیان داوە بەڕاستی ئەوانە بەو گفتارەیان ستەم و بوختانێکی گەورە دەکەن و قسەیەکی ناڕەوایان کردووە وقالوا أساطير الأولين اكتتبها فهي تملى عليه بكرة وأصيلا هەروەها وتویانە ئەم قورئانە داستانی پێشینەکانە و داوای نووسینەوەیانی کردووە بەیانیان و ئێواران بەسەریدا دەیخوێننەوە قل أنزله الذي يعلم السر في السماوات والأرض إنه كان غفورا رحيما تو أي محمد بڵێ ئەو زاتەی ئەم قورئانەی دابەزاندووە بە هەموو نهێنیەک دەزانێت لە ئاسمانەکان و زەویدا هەر ئەویش هەمیشە و بەردەوام لێخۆش بوو مێهرەبانە وقالوا ما لهذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق لولا أنزل إليه ملك فيكون معه نذيرا ئەوانەی بێباوەڕن دەڵێن ئەم پێغەمبەرە چیەتی خواردن دەخوات و بە بازاردا دەڕوات و دەگەڕێت دەبوایە فریشتەیەک بۆ لای دابەزیایە تا ئەویش لەگەڵیدا خەڵکی بێدار بکاتەوە و لە سەرنجامی سەرپێچی بیان ترسێنێت أو يلقى إليه كنز أو تكون له جنة يأكل منها وقال الظالمون إن تتبعون إلا رجلا مسحورا یاخود گەنجینەیەکی لە ئاسمانەوە بۆ فڕێ بدرایە یاخود باخ و باخات و بێستانێکی تایبەتی ببوایە و لێی بخواردایە بەڵکو ستەمکاران دەڵێن بە ئیمانداران ئێوە تەنها شوێن پیاوێکی جادو لێکراو نەبێت شوێنی کەسی تر نەکەوتون انظر كيف ضربوا لك الأمثال فضلوا فلا يستطيعون سبيلا تەماشاکە و سەرنج بدە لەو نەفامانە چۆن نمونە و بیانوت بۆ دەهێننەوە ئەوانە گومڕابوون و ڕێگەیەک نادۆزنەوە بۆ سەرزانشتکردنت یاخود بۆ ڕزگاری و ئاسوودەیی دنیا و قیامەت
تبارك الذي إن شاء جعل لك خيرا من ذلك جنات تجري من تحتها الأنهار ويجعل لك قصورا لحالك دا أو ذات مزنو پیروزا ذاتك اگر بیوید زور لوی که خدا نناسان باسی دکن چاکترد پیدا بخشید باخو باخاتی جوان و رازاوت هر لدنیادا بۆ دەڕەخسێنێت کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا دەڕوات هەروەها کۆشک و تەلاری بەرز و بڵندت پێدەبەخشێت بل كذبوا بالساعة وأعتدنا لمن كذب بالساعة سعيرا نەخێر ڕەخنەکانیان بەجێ نییە ئەجینا ئەوان بڕوایان هەر بە قیامەت نییە ئێمەش ئاگری بڵێ سەدارمان بۆ ئەو کەسانە ئامادە کردووە کە بڕوایان بە قیامەت نییە إذا رأتهم من مكان بعيد سمعوا لها تغيظا وزفيرا کاتێک هەر لە دوورەوە ئەو ئاگرە بڵێ سەدارە خوددا نەناسان دەبینێت دەنجی خەشم و قین و هەناسەی داخ لە دڵی دەبیستن وإذا ألقوا منها مكانا ضيقا مقرنين دعوا هنالك ثبورا هەر کاتێک ئەوانە بەکۆت و زنجیرەوە فڕێ دەدرێنە ناو شوێنێکی تەنگە بەرەوە لە دۆزەخدا داوای مەرگ و تیاچوون دەکەن و مردن بە ئاوات دەخوازن لەوێ لا تدعوا اليوم ثبورا واحدا وادعوا ثبورا كثيرا ئەوسا پێیان دەوترێت ئەمڕۆ داوای تەنها مردنێک مەکەن بەڵکو داوای مردنی زۆر بێشمار بکەن و ئاواتی بۆ بخوازن قل أذلك خير أم جنة الخلد التي وعد المتقون كانت لهم جزاء ومصيرا ئەی پێغەمبەر پێیان بڵێ باشە ئەو حاڵەت چاکترە یان بەهەشتی هەمیشە و بەردەوام کە بەڵێن دراوە بە خوددا ناس و پارێزکاران هەردەمێشیشە ئامادە کراوە بۆیان کە پاداشتە و سەرنجام لهم فيها ما يشاءون خالدين كان على ربك وعدا مسئولا لەو بەهەشتەدا هەرچی داوای بکەن بۆیان ئامادەیە هاوڕێ لەگەڵ ژیانی نەبراوەدا ئەوەش بەڵێنێکە لەلایەن پەروەردگارتەوە و خۆی بەرپرسیار کردووە لێی ويوم يحشرهم وما يعبدون من دون الله فيقول أأنتم أضللتم عبادي هؤلاء أم هم ضلوا السبيل ڕۆژێک دێت خدا بێباوەڕان کۆ دەکاتەوە و هەموو ئەو شتانەش کە لە جیاتی خدا دەیان پەرست ئەوسا خدا ڕوو بە پەرستراوەکان دەفەرمێت ئایا ئێوە ئەو بەندانەی منتان گومڕا کرد یا خۆیان ڕێبازی ڕاستیان وێڵ کرد و گومڕابوون قالوا سبحانك ما كان ينبغي لنا أن نتخذ من دونك من أولياء ولكن متعتهم وآباءهم حتى نسوا الذكر وكانوا قوما بورا لەوەڵام دادەڵێن خدایە پاچی و بێگەردی بۆ تۆیە هەرگیز ڕەوانیە ئێمە جگە لە تۆ کەسێک یا شتێکی تر بپەرستین یا بیکەینە پشتیوان و یاوەری خۆمان بەڵام تۆ ناز و نیعمەتت بەو خەڵکە گومڕایە و باو و باپیرانیان بەخشی بوو ئیتر هەموو یاداوەری و یادخستنەوەیەکیان فرامۆش کرد و بوونە قەومێکی بێخێر و تیاچوو فقد كذبوكم بما تقولون فما تستطيعون صرفا ولا نصرا ومن يظلم منكم نذقه عذابا كبيرا ئەوسا بەسەرگەردانەکان دەوترێت ئەوەتە پەرستراوەکان گفتاری ئێوەیان بەدرۆ خستەوە ئیتر نەدەتوانن لە سزای خودایی خۆتان دەرباز بکەن نەدەتوانن پشتیوانێک بەدەست بهێنن
جا هەر کەستان بیەوێت ستەمێک بکات ئەوە ئێمە سزایەکی سەخت و گەورە و سامناکی پێدەچێژین. وما أرسلنا قبلك من المرسلين إلا إنهم ليأكلون الطعام ويمشون في الأسواق وجعلنا بعضكم لبعض فتنة أتصبرون وكان ربك بصيرا. ئێمە پێشتۆ ئەی محەممەد هیچ کەسێکمان لە پێغەمبەران ڕەوانە نەکردووە کە خواردنیان نەخوارد بێت یا بە بازاردان نەگەڕابن. ئێمە هەندێک لە ئێوەمان کردوتە هۆی تاقیکردنەوەی هەندێکی ترتان. ئایا خۆ دەگرن و خۆڕاگر دەبن؟ بێگومان پەروەردگاری تۆ هەمیشە و بەردەوام بینایە بە هەڵس و کەوتی بەندەکانی. وقال الذين لا يرجون لقاءنا لولا أنزل علينا الملائكة أو نرى ربنا لقد استكبروا في أنفسهم وعتوا عتوا كبيرا. ئەوانەی کە بە ئومێدی دیداری ئێمەنین وتیان ئەوە بۆ فریشتە دانە بەزێنرا بۆ لامان تا دڵنیابین لە حەقیقەتی قورئان و پێغەمبەر یاخود پەروەردگارمان بە چاوی خۆمان ببینین. سوێن بە خودا بێگومان ئەوانە لە دەرونی خۆیاندا خۆیان بە گەورە دەزانن لە سنوور ترازاون و سەرکەشیان بێ ئەندازەیە. يوم يرون الملائكة لا بشرى يومئذ للمجرمين ويقولون حجرا محجورا. ئەو ڕۆژەی کە فریشتەکان دەبینن هیچ جۆرە مژدەیەک بۆ تاوان باران نییە، بۆیە بە کزی و خەجاڵەتی و کەساسیەوە دەڵێن خۆزگە بۆ پەنایەک یا شوێنێکی داڵدەدەر و پارێزراو. وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا. کاتێک هاتین و تەماشای ئەوەمان کرد کە کردویانە هەمووی تاوان بوو، بەرباماندا و کردمانە تەپ و تۆزێکی پەرش و بڵاو. أصحاب الجنة يومئذ خير مستقرا وأحسن مقيلا. باشتیەکان لەو ڕۆژەدا جێگە و ڕێگەیان زۆر خۆش و ڕازاوەیە و شوێنی حەوانەوەیان زۆر چاک و لەبارە. ويوم تشقق السماء بالغمام ونزل الملائكة تنزيلا. ڕۆژێک دێت ئاسمان لەت و پەت دەبێت بەهۆی هەورێکی تایبەتیەوە، بەڕاستی فریشتەکانیش دادەبەزێنرێن دەستە دەستە و گرۆ گرۆ بە شێوەیەکی تایبەت. الملك يومئذ الحق للرحمن وكان يوما على الكافرين عسيرا. ئەو ڕۆژە ئیتر ملک و دەسەڵاتداری ڕاستەقینە بەدەست خودای میهرەبانە. بێگومان ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر سەخت و دژوار دەبێت لەسەر بێباوەڕ و خودانە ناسان زۆر پەشیمان دەبن. ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا. ڕۆژێک دێت ستەمکار قەب دەکات بە هەردوو دەستی خۆیدا و گاز لە هەردوو دەستی خۆی دەگرێت لە پەشیمانیدا و دەڵێت خۆزگەل لەگەڵ پێغەمبەردا ڕێبازی ئیمانم بگرتایە. يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا. مرگ بۆ خۆم خۆزگە فلان کەسم نەکردایەتە هاوڵ و دۆستی خۆم چونکە سەری لێ شێواندم. لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا. بەڕاستی گومڕا و وێڵی کردم لە بەرنامەی خوددا دوای ئەوەی کە پێم ڕاگەیەنرا بوو. شەیتان هەمیشە و بەردەوام هانی مرۆڤ دەدات بۆ گوناه و تاوان لە کاتی تەنگانەشدا پشتی بەردەدات. وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. دوای دوورکەوتنەوەی ئومەت لە قورئان پێغەمبەر سکاڵا دەکات و دەفەرموێت پەروەردگارە
بەڕاستی قەومەکەم وازیان لەم قورئانە هێناوە و پشت گوێیان خستووە و گرنگی پێنادەن. وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين وكفى بربك هاديا ونصيرا. هەر بەو شێوەیەی کە تۆ ئەی محەممەد دژایەتی دەکرێیت بۆ هەر پێغەمبەرێک دوژمن و مڵۆزممان لە تاوانباران فراهەم هێناوە، بەڵام دڵنیا بە کە پەروەردگارت بەسە کە ڕێنموویت بکات و پشتیوانیت لێ بکات. وقال الذين كفروا لولا نزل عليه القرآن جملة واحدة كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. کافرەکان بیانوێشی تریان گرت و وتیان ئەوە بۆ قورئان بە یەک کەڕەت بۆی ڕەوانە ناکرێت. بێگومان ئێمە هەر بەو شێوەیە ڕەوانەی دەکەین تا دڵی تۆ زیاتر دڵنیا بکەین، بەردەوام بە جوانی دایدەڕێژین و دەیگەیەنین. ولا يأتونك بمثل إلا جئناك بالحق وأحسن تفسيرا. خودانە ناسان هیچ ڕەخنەیەکت لێ ناگرن لە بەرامبەریەوە ئێمە حەقیقەت و ڕاستیمان بۆ تۆ نەهێنابێت و بە جوانی هەموو شتێکت بۆ ڕوون نەکەینەوە. الذين يحشرون على وجوههم إلى جهنم أولئك شر مكانا وأضل سبيلا. ئەو تاوان بارانەی دژایەتی بەرنامەی خوددا دەکەن لەسەر ڕوخساریان چێژ دەکرێن بۆ دۆزەخ و تێیدا کۆ دەکرێنەوە. ئەوانە ناخۆشترین جێگەیان هەیە چونکە گومڕاترین ڕێبازیان کاتی خۆی گرت بووە بەر. ولقد آتينا موسى الكتاب وجعلنا معه أخاه هارون وزيرا. سوێن بە خوددا بێگومان ئێمە کاتی خۆی کتێبی تەوراتمان بەخشی بە موسا و هارونی برایشمان کردە وەزیر و یاری دەدەری. فقلنا اذهبا إلى القوم الذين كذبوا بآياتنا فدمرناهم تدميرا. ئەوسا پێمان وتن هەردووکتان بچن بۆ سەر ئەو قەومەی کە ئایەتەکانی ئێمە بەدرۆ دەزان و بڕوای پێ ناکەن. ئەوسا دوای ساڵەها سەرکەشی و یاخیبوون بە توندوتیژی تێکمان شکاندن بەسەر یەکدا و لە ناومان بردن. وقوم نوح لما كذبوا الرسل أغرقناهم وجعلناهم للناس آية وأعتدنا للظالمين عذابا أليما. قومی نوحیش کاتێک بەرنامەی پێغەمبەرانیان بەدرۆزانی چونکە بڕوانەبوون بە پێغەمبەرێک بڕوانەبوونە بە هەمویان. ئەوسا ئێمە نقمی زریانەکەمان کردن و کردمانن بە پند و عیبرەت بۆ خەڵکی و سزایەکی بە ئێشمان بۆ ستەمکاران ئامادە کردووە. وعادا وثمود وأصحاب الرس وقرونا بين ذلك كثيرا. هەروەها هۆزی عاد و ثەمود و خاوەن چاڵ و بیرەکان چەندەها قەومی زۆری تریش لە نێوانیاندا کە خوددا نەناس بوون لە ناومان بردن. ستەمکارانی هەموو سەردەمێک لە دەستی بەتوانای ئێمە دەرناچن. وكلا ضربنا له الأمثال وكلا تبرنا تتبيرا. بۆ هەمویان نمونەمان هێنایەوە ساڵەهای دوور و درێژ پێغەمبەرەکەیان لە ناویاندا بوو، بەڵام کە هەر ڕێبازی بێباوەڕیان بەرنەدا هەمویانمان بەسەختی لەناو برد و ورد و خاشمان کردن. ولقد أتوا على القرية التي أمطرت مطر السوء أفلم يكونوا يرونها بل كانوا لا يرجون نشورا. خۆ قڕیشەکان و خەڵکێکی زۆر سەردانی ئەو شارۆچکەیان کردووە کە کاتی خۆی بەردبارانی سەخت و دژواری بەسەرداواری. ئایا ئاسەواری ئەو کاولکاریەیان نەبینیوە؟ نەخێر هۆی نەبینین نییە، بەڵکو ئەوانە بەتەمای لێپرسینەوە و زیندوو بوونەوە نین. وإذا رأوك إن يتخذونك إلا هزوا أهذا الذي بعث الله رسولا. ئەی پێغەمبەر کاتێک خوددا نەناسان تۆ دەبینن بێجگەل لەگاڵتە پێکردنت نەبێت هیچ ڕێزێکت بۆ دانانێن، دەڵێن ئەمەیە کە خوددا کردوویەتی بە پێغەمبەر و ڕەوانەی کردووە.
إن كاد ليضلنا عن آلهتنا لولا أن صبرنا عليها وسوف يعلمون حين يرون العذاب من أضل سبيلا. هەروەها دەڵێن خەریک بوو لە پەرستنی خواکانمان وێڵمان بکات ئەگەر ئێمە خۆڕاگر نەبووینایە لەسەر پەرستنیان. جا لە داهاتوودا چاک بۆیان دەردەکەوێت کاتێک کە سزا و ئازار دەبینن چێ زۆر گومڕاو سەر لێ شێواوە. أرأيت من اتخذ إلهه هواه أفأنت تكون عليه وكيلا. ئایا نابینی دەو کەسەی کە ئارەزووی خۆی کردوتە خودای خۆی شوێنی نەفسی بەدکاری کەوتووە ئایا تۆ دەتوانیت ئەوانە بپارێزیت لە لادان و سەرکەشی یاخود سنوورێکیان بۆ دابنیت خەمت نەبێت بۆ کوێ دەچن. أم تحسب أن أكثرهم يسمعون أو يعقلون إن هم إلا كالأنعام بل هم أضل سبيلا. ئایا وا دەزانیت زۆربەی ئەوانە ڕاستیەکان دەبیستن یان بیر و هۆشیان دەخەنە کار؟ ئەوانە ماڵات نەبێت هیچی تر نین بەڵکو گومڕاتریشن لە ماڵات. ألم تر إلى ربك كيف مد الظل ولو شاء لجعله ساكنا ثم جعلنا الشمس عليه دليلا. ئایا نابینی چۆن پەروەردگارت سێبەر درێژ دەکاتەوە ئەگەر بیویستایە جێگیری دەکرد پاشان خۆریشمان کردووە بە بەڵگە و نیشانە لەسەر سێبەر بەو هۆیەوە دیمەنی جوانی جۆرا و جۆر بە دروست کراوان دەبەخشین. ثم قبضناه إلينا قبضا يسيرا. لەوە دوا بەشێنەیی ئەو سێبەرە بۆ لای خۆمان دەجێڕینەوە و دەیگرینەوە. دیارە کە خوددا دەیەوێت لە ڕێگەی ئەو دیاردەیەوە زاتی مەزنی فرامۆژ نەکەین. وهو الذي جعل لكم الليل لباسا والنوم سباتا وجعل النهار نشورا. هەرو زاتەیە کە شەوی کردووە بە پۆشاک بۆتان و خەویشی کردووە بەهۆی ماتی و بێدەنجی و ئارامی و ڕۆژیشی کردووە بەهۆی بڵاوبوونەوە و کار و کۆشش. وهو الذي أرسل الرياح بشرا بين يدي رحمته وأنزلنا من السماء ماء طهورا. هەرو زاتەیە کە بای شەماڵ دەنێرێت کە موژدەیەکە لەلایەن خودای میهرەبانەوە اینجا دەفەرموێت ئێمەش لە ئاسمانەوە ئاوێکی پاک و خاوێنمان باراندووە بە شێوەی باران و بەفر و تەرزە. لنحيي به بلدة ميتا ونسقيه مما خلقنا أنعاما وأناسيا كثيرا. تا بەهۆیەوە سەرزەوی نیشتیمانی مردوو زیندوو بکەینەوە هەتا ئاوی خواردنەوەش ببەخشین بە ماڵات و خەڵکانێکی زۆر کە دروستمان کردوون. ولقد صرفناه بينهم ليذكروا فأبى أكثر الناس إلا كفورا. سوێن بە خوددا ئێمە قورئانمان ڕاگەیاندووە و بە چەندەها شێوە خستومانەتە بەردەمیان تا یاداوەری وەربگرن کەچی زۆربەی خەڵکی هەر ڕێبازی بێباوەڕی دەگرنە بەر هەر شوێنی بێباوەڕی دەکەون و هیچی تر. ولو شئنا لبعثنا في كل قرية نذيرا. خۆگەر بمان ویستایە بۆ هەر شار و شارۆچکەیەک پێغەمبەرێک و یاد خەرەوەیەکمان ڕەوانە دەکرد. فلا تطع الكافرين وجاهدهم به جهادا كبيرا. تۆ ئەی پێغەمبەر بەردەوام بە لەسەر گەیاندنی پەیامەکەت و بەگوێی بێباوەڕان مەکە و ملکەتیان مەبە و بەم قورئانە هەوڵ و کۆشش و خەباتێکی گەورەیان لەگەڵدا بکە. وهو الذي مرج البحرين هذا عذب فرات وهذا ملح أجاج وجعل بينهما برزخا وحجرا محجورا. هەرو زاتەیە کە ئاوی دوو دەریا یا دوو ڕووبار لە پاڵ یەکدا وەک خۆیان دەهێڵێتەوە و تێکەڵ نابن چونکە چڕیان جیاوازە ئەمەیان شیرین و خۆش و سازگار ئەوی تریان تفت و تاڵە لە نێوانیاندا بربەست و کۆسپی فراهەم هێناوە ناهێڵێت تێکەڵ ببن.
وهو الذي خلق من الماء بشرا فجعله نسبا وصهرا وكان ربك قديرا هەرەو زاتەیە کە لە ئاوی مەنی بەشەر دروست دەکات لەوە دواش زۆربەی پێکهاتەی لەشی هەر ئاوە و کردوویەتی بەهۆی خزمایەتی لە ڕێگەی پیاوەوە کۆمەڵێک خزم دروست دەبێت هەروەها لە ڕێگەی ئافرەتەوە کۆمەڵێک بێگومان پەروەردگاری تۆ بەردەوام دەسەڵاتی بێسنوورە لە هەموو بوارێکدا ويعبدون من دون الله ما لا ينفعهم ولا يضرهم وكان الكافر على ربه ظهيرا خدا نەناسان لە جیاتی خدا شتێک دەپەرستن کە نەسوودیان پێدەگەیەنێت نەزیان و هەمیشە و بەردەوام بێباوەڕ دش بە بەرنامەی پەروەردگاری دەوەستێت وما أرسلناك إلا مبشرا ونذيرا أي محمد تۆمان ڕەوانە نەکردووە مەگەر بۆ ئەوەی کە مژدە دەربیت بە ئیمانداران ترسێنەربیت بۆ بێباوەڕان قل ما أسألكم عليه من أجر إلا من شاء أن يتخذ إلى ربه سبيلا بەو خەڵکە بڵێ من هیچ کرێ و پاداشتێکم لە ئێوە ناوێت جگەل لەوە کە ڕێ نیشان دەرم بۆ ئەو کەسەی دەیەوێت ڕێگە بەرەو لای پەروەردگاری بگرێتە بەر و مەبەستی ڕەزامەندی ئەو بێت وتوكل على الحي الذي لا يموت وسبح بحمده وكفى به بذنوب عباده خبيرا تۆ ئەی محەممەد پشت ببەستە بەو زاتەی کە هەمیشە زیندووە و هەرگیز نامرێت بەردەوام تەسبیحات و سپاس و ستایشی بکە ئەوەندە بەسە بۆ ئەو زاتە کە بە هەموو گوناه و تاوانی بەندەکانی ئاگایە و هیچی لێ پەنهان نییە الذي خلق السماوات والأرض وما بينهما في 6 أيام ثم استوى على العرش الرحمن فاسأل به خبيرا ئەو زاتەی کە ئاسمانەکان و زەوی و هەرچی وا لە نێوانیاندایە لە ماوەی 6 ڕۆژدا دروستی کردووە لەوە دوا لەسەر عەرش و تەختی فەرمانڕەوایی وەستاوە خدا پەروەردگارێکی میهرەبانە جا بۆ تێگەیشتن لە وردەکاری و گرنگی بەدیهێنراوەکانی لە جیهانی هەستێرەکان و کۆمەڵی خۆر و ئادەمی زاد و گیان لەبەران و ڕوەک و هەتا دوایی لە کەسێکی ئاگا و زانا بپرسە وإذا قيل لهم اسجدوا للرحمن قالوا وما الرحمن أنسجد لما تأمرنا وزادهم نفورا کاتێک بە خوددا نەناسان بوترێت سوژدە ببەن بۆ خدای میهرەبان ئەو نەفامانە بەسەرکەشیەوە دەڵێن ڕەحمان چێیە خدای میهرەبان کامەیە ئایا سوژدە بەرین بۆ کەسێک کە تۆ فەرمانمان پێدەدەیت تا بێت فەرمانی خدا زیاتر ئەوانە تەرە و وێڵ دەکات تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا زۆر گەورە و مەزنە ئەو زاتەی لە ئاسماندا چەندەها خولگەی گەورەی بۆ هەسارە و ئەستێرەکان بەدیهێناوە هەروەها چرایەکی پڕشنگدار کە خۆرە و مانگێکی ڕووناکیشی بۆ زەوی دابین کردووە وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا خدا ئەو زاتەیە کە شەو ڕۆژی بە شوێن یەکدا ڕێک خستووە کە فرسەتێکە بۆ ئەو کەسەی کە دەیەوێت یاداوەری وەربگرێت و دەیەوێت سوپاسگوزاری ئەنجام بدات وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما بەندەکانی خدای میهرەبان ئەو کەسانن کە زۆر بەهێمنی و سەلاری بەسەر زەویدا دەڕۆن کاتێکیش نەفامان بە قسە و قسەلۆکی ناخۆش بەرنگاریان دەبن لە وەڵامیاندا دەڵێن سڵاو ڕەوشت بەرزی خۆیان دەنوێنن والذين يبيتون لربهم سجدا وقياما ئەوانەی کە شەوگار بۆ پەروەردگاریان بە سوژدە و وەستان و نوێژ دەبەنە سەر والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم
إن عذابها كان غراما. ئەوانەی کە دەڵێن پەروەردگارە لە سزای ئاگری دۆزەخ بە دوورمان بکە و پەنامان بدە، چونکە سزا و ئازار لە کۆڵ نابێتەوە و بەردەوامە بۆ ئەو کەسەی کە خوددا نەناس و یاخیە. إنها ساءت مستقرا ومقاما. بەڕاستی ئەو دۆزەخە شوێن و نیشتەجێیەکی زۆر ناخۆش و ناسازە، ئاهو ناڵە و پەشیمانی بێسنوورە تیایدا. والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. هەروەها بەندەکانی خودای میهرەبان ئەوانن کە کاتێک ماڵ و سامانیان دەبەخشن و خەرجی دەکەن، نە زیادە ڕەوی تێدا دەکەن و بەزایی دەدەن، نەدەزن و قاو و ڕەزیلیشن، بەڵکو لەو نێوانەدان مام ناوەندین و لەشتی بەسووددا بەکاری دەهێنن. والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما. هەروەها ئەوانەی هیچ جۆرە خودایەکی تر لەگەڵ خوددادان ناپەرستن، کەسیش ناکوشن کە خوددا کوشتنی حرام کردبێت مەگەر بە حەق و ڕەوا، هەروەها زینا ناکەن و نزیکی ناکەون، جاوێ و جۆرە کارە خراپانە ئەنجام بدات، ئەوە تووشی سزا و ئازار و ڕیسوایی دەبێت. يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا. لە قیامەتیشدا ئازار و سزای بۆ چەند بەرامبەر دەکرێت و بەزەلیلی و خەجاڵەتی و شەرمەزاریەوە دەبێت ژیانی تێدا بەرێتە سەر. إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما. مەگەر ئەو کەسەی کە تەوبە بکات و باوەڕ بهێنێت و کار و کردەوەی چاک ئەنجام بدات، ئەو جۆرە کەسانە خوددا کار و کردەوە خراپەکانیشیان بۆ دەگۆڕێت بە چاکە، چونکە هەمیشە و بەردەوام خوددا لێ خۆش بوو میهرەبانە بەرامبەر خەڵکی بەگشتی و ئەو جۆرە کەسانە بەتایبەتی. ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا. جاوەی کە تەوبە دەکات و کار و کردەوەی چاکە ئەنجام دەدات و بەتەمایە پەروەردگار تەوبەکەی لێوەربگرێت، ئەوە بێگومان دەگەڕێتەوە بۆ لای خوددا بە تەوبەیەکی ڕاست و دروستەوە. والذين لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما. بەندەکانی خودای میهرەبان ئەوانەشن کە شایەتی ناحەق نادەن، هەرگیز لە شوێنێکدا ئامادە نابن کە شایەتی ناحەقی تێدا ئەنجام دەدرێت و یان درۆی تیادا دەکرێت، کاتێکیش بەلای گەمە و گاڵە و چەپۆکانی نەفاماندا تێدەپەڕن، بەهێمنی و لەسەرخۆیی و سەربەرزیەوە تێدەپەڕن. والذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا. هەروەها ئەوانەشن کاتێک بە ئایەت و فەرمانەکانی پەروەردگاریان بێدار بکرێنەوە، هەروە بەکەڕی و کوێری بەلایدا تێناپەڕن، بەڵکو تێدەفکردن و لێشی دەدەنەوە و پاشان پەیڕەوی دەکەن. والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. ئەوانەشن کە دەڵێن پەروەردگارە لە هاوسەران و نەوەکانمان کەسانێکمان پێ ببەخشە کە ببنە مایەی ڕووناچی دیدەمان و شادمانی دڵمان و بمان کە بە پێشەوە بۆ پارێزکاران و خوداناسان. أولئك يجزون الغرفة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما. ئەو جۆرە کەسانەی کە باسکران پاداشتیان ژوورە ڕازاوە و بەرز و خۆشەکانی بەهەشتا لە بەرامبەر خۆگرتن و ئارامگرتنیانەوە، جالەوێ بە سڵاو و درود پێشوازیان لێ دەکرێت بۆ هەمیشە دەحەوێنەوە تیایدا. خالدين فيها حسنت مستقرا ومقاما.
بێگومان لەناو ژوورەکانی بەهەشدا ژیانی کامەرانی بەردەوام دەبەنە سەر بەڕاستی جێگە و ڕێگە و نیشتەجێیەکی خۆش و سازگار و ڕازاوەیە. قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم فسوف يكون لزاما. تۆ ئەی محەممەد پێیان بڵێ خەڵچینە پەروەردگارم هیچ گوێتان پێنادات و نرختان بۆ دانانێت ئەگەر دوعا و نزا و خواپەرستیتان نەبێت کەچی زۆربەتان هەر پێغەمبەر و قورئانتان بە درۆزانی ئەگەر بەردەوام وابن ئەوە سزا و تۆڵەی خودایی لە ئایندەدا یەخەتان پێدەگرێت و لە کۆڵتان نابێتەوە. بسم الله الرحمن الرحيم